دووبارە سڵاو بەخێربێنە بۆ زنجیرە یاری God of War 2 سپاسی پشتگیریەکانی ڤیدیۆکەی ڕابردووتان دەکەم چاوتە ماز دەکەم و لە شوێنشی خۆش یاریەکەمان بەجێهێشت بۆیە زۆر ئینترۆەکەی جێژ ناکەم لایک سەبسکرایب زۆر گرنگە بۆ پشتگیریکردن لەو ڤیدیۆ و زنجیرەکە با ئەکسەرس پێ بکەین ئۆکەی سو چمان کردەمە ڕێگایەکەی ئاخر ڕێگاشمان کردەوە بزانین لەو ئەڵقەی دەگەینە سیستەرس ئۆف فەیتی یاخودنە پێم وابی بەشی زۆر یاریەکەمان بڕێ بەڵام هەموو لە بیر نمایە با نزیک دەبینەوە بەرەبەرە لاو شوێنەی کەوا ئەو کابرای پێی وتین کە ئەو منتیقەیە نەک کابرا بەزام ئەو پێی وتین کە ئێرە نزیکە لە سیستەر زەفەیتی گایا بوو I think یان بەچیان ڕێگەی دابڕێن دوو ڕێگامان هەیە ئۆکەی دایمەن بۆ ڕێگە ئەوە چیە؟ ئەوش با پڕکەمەوە زۆبەتان نووسی بتان ژیر لەبەر چ یاری God of War 2 ێژە تاقی دەکەیەوە یاریی کۆنە پێویستەکە سادیکەی وڵای بەخۆم حەزمێ بۆ ماوەی یاری بکەم ئۆبزانام ئەوە چی نوێ وەردەگرین چەکە چی نوێیە چەکە بەخواتە You have acquired the Spear of Destiny بری شاری پێ بکەی تاکتینە بزانین کۆ باشە باشە ئۆکەی دەزانم تێدەگەم لە فەنەکانی گەربوار دەزاینەوە پێم وابی لە ڕێگەی ئەوەی دەتوانین بچینەوە ژووری کە دەمان دەتوانین بچین ئاشتەکانی لێ بوو بیخۆین لێ بتانین گەڵەتتانی ئۆکەی ئەمانە یەک سەیوی محتەرەمی لەبە بکەم و بچینەکن سیستەر سۆفێت پێم وابی دەتانینە جارە بچین ئینشاڵڵا ئەویش زنجیرە شەڕێکمان مایە لەوێ زوارە حرکە سلێرە ببیر نوێە یعنی حرکان ببیر نوێ دەکات کرەیتۆس ئۆکەی هەر باشە نزیک بووینەوە You have earned a trophy Swinger ترۆفیەکیشمان وەرگرت گەلە لە ڕێگەی پلەیستێشن ناوی ئەو یاری بکەیت ترۆفیەکانیش وەردەگری یعنی ترۆفیەکانیش لە بۆ حسابە لە بۆ کاونتی پلەیستێشنەکەت کە شتێکی زۆر باشە لە بۆ ترۆفی هەنتەرەکان ئەم زۆبەتان ترۆفی هەنتەرە نانگۆ کاوەرە کچێ بابەت کوژم ئەوە چییە؟ ما پێکاتین کە بەزەم لۆم هەیەی بکوژم نەگات تو لە من بکوژی حەزم لێ بە خڕی بکوژم ئەوە نامری؟ یان یەک مرد ئۆکەی مرد دامەیەکان هاتن وەرە با بکوژم برا وەرە با بکوژم وەرە با بکوژم توش بە کۆتایی پێ هات بەزەحمەتە دەرگەیان لێ بکەنەوە دەمێ بچمەکن جەماعەتی سیستەرس ئۆف فەیتی خوشکانی چارەنووس پێویستە من ئیزعاجە ئەوە پێویەکەم زۆر تەواو بوو بەس ئەوەکەم سەقەل بوو ئەو چییە؟ ئاز دەمرنەوەنە چاوەڕێی شەڕێکی گەورەتر بووم بمرە ئەو دەرگایشمان بۆ کرایەوە هاوڕێ لەو ڕۆ یاریەکە زۆر خۆش دەڕاتە پێش نازان مەسەلە چییە ئەم لایبەکی باشم یان
والله میوزیک خۆش هات The Great Chasm ئەوزام لێرێ باڵەکەی وەردەگرین ونیە پێم وابی لێرەیە کە کرەیتۆس دوو باڵەکەی وەردەگریتن I think لێرێ I think ئەو تێ باڵەکان یەس لێرەیە ئەچ نازدارە خوایە بگەڕێەوە سەرباز هەرگیز ناتوانین بچیەوە بەر وەڵا پێت وایە دەتوانی بەڵام ناتوانی جەل لە منە دەڵێ تەنیا لە ڕێگەی باڵەکانی خۆم باڵەکانی من نازای من چێم جدنانی نەبووە تەنیا چارەنووسی من ئەوەیە بچمەوە بەری پێستی من ئەوەیە بەڵێ خوشکانی چارەنووس تەنیا ڕێگەیان دەیانێن بچمەوە پێویستە بگەمە ئەو بەری بەڵێ ئەوە ناگەڕێن خودایە چی کەوتوو بێتە ئەو بەری مردم دەمانێت باڵەکە بێکەینەوە بە زەحمەت پێویستم بۆ باڵانە هەیە ئەو کەتە جەهەنەمێ هاوڕێیان کەتە ناو جێی هەیدیسی ئەها بەشی یەکەم بۆ کرۆنۆس لەو بەشش دەکەوینێ کوانە یان بەشی یەکەمە دەکەوینێرە لەبیر نمایە بەڵام مردەوە خوا لێ خۆش بەچان برام ڕێستەیان بە هیوای ئەوەی ببینینەوە لە دنیایەکی بکەم بەشە دەکەوینێرە خۆشە لەبیر نما بوو دەکەوینێ کوانەزای کرەیتۆس دەکات ئێرە لەکەم کرۆنۆسی ئەو کرۆنۆسە ئانانەوە کرۆنۆسە یاخودنا وە دایخست ڕێگایەکی داخست ئەوە عەرشەکەی هەرگرتیە لەسەر دانی خۆی نا کرۆنۆس نییەوە یەککە لە تایتنەکانەکیدم بەس نازانم چیە Okay, you have acquired Icarus wings. The sister's temple is far above, Kratos. You must get back to the surface. پێویستە بچیەوە سەرەوە باشە ئەو چییە چی هاتیتە سەر دموچاوی من کوێ لەسەر لوتی منە بێعاری دەکات گەورە من کرەیتۆسم هاتووم هەموو شتە چی بکوژم بەس بۆ ئەوەی ژن منداڵەکەم بە زیندێتی بێڵمەوە بەڵام ناتوانم jump and hold okay ئەو فێرمان دەکە باڵەکەی بەکاربینین خەریک بوو نەزان بەکاربینم ئەو فێر لە خوارش سەیفەک هەبوو بەس با سەیوی نەکەین زۆرم سەیف کردی زانام ڕەفتان لەم لەبەرەوە بە سەیفکردنێ ئەوەش ئەوەکانی جەهەنەمێنە ئەوە لە بەردەبیەوە ژیر کە دەیچی ناو بەری ناو جێ ئەنتیکەی بەشتە چی دەچی بەس ناوی شتەکەی نارم باشە بەشتە چی دەچی بەس نارم چیە فەنزان هیچ ناکەم قسە چی بکەم بۆ زیەخە بەسەر دەکەوین I think دایمەن گارەوەڕەوە هەیە ئۆکەی زانە دەمزانی هەرچەندە بیر نمابوو دەبی ئەوی شێ بکەین بەس لەبەرەوەی لە ستایلی یاری گارەوەڕی شارزەینە ئەو دەتوانین ئۆکەی ئاوڕێیان هاتینە ناو شوێنە کە دەرێت سمی یەکە چییە ئەو پۆسفایتەیەکوانە لەناو ئەم بکانیشە وای ترسام زۆر ترسامەوە چ بۆ ئەو بۆسفایتە زۆر ترس ناکەم وای وەرلە بێعەقڵە مرد
اوكي تۆش دەیبچینە سەرێ ڕۆک هارت وتنەوە بتەقتەوە یان شتێک بین بزانم هەمووی خوێنێرە هەمووی گۆشتە دەر لە ناو مەعیدە و قورجیەکە چینە دەچی نێرانە ئەسکو دەگەینەوێن دەر پێمان برێت بەو ڕێگای سەرەتا پێویستم What the hell was that? نایبچینێندر بچینێرێکم زەر ئازارە سەیڤە چ بکەم بە سەیڤ نەکردی هاتی مێرکوانە ئینجا هاڕێیانی زۆر خۆشەویستم وای ناتان بسمەسەوە بەردێ لێرە بەخۆی گیر دەبی لەستاو بەری ئۆکەی دەبیتنە سەر ئەو ئۆکەی دێتە ئێرانە بەس لێرە چە هەیە we don't know بزحمت هیچ ڕێگەیەکی ئەم بتانم ڕاستە ڕێچکە زەمزانی شتێکەیە بەس بە وەقتی ئەوانەی بشتێنین وەبی ئەوانە نەناو بین بێگزاری ئەگەرنە هەر سپۆن دەبنەوە دێنەوە ئاسانە بەس هەست دەکەم ئەو بەشە میوزیکی زۆر زۆر کەمترە بەش یەکەمان تاوا کرد لە چەناڵی ژیر ریڤیوسی بوو پار میوزیکی گەلە زۆر بوو میوزیکانشی زۆر زۆر خۆش بوو بەس نازەم لۆ کاتی خۆی ئەو بەشەم هەبژاردەوە و یاری دڵخوازی خۆم ئەڕەنە و بیرم نمایە بیر نمایە لە بەرچە کە بەش یەکەم پێم وایە زۆر زۆر خۆشە و ئەو بەشش تقریبا هەندێک لە کەمکوتەکانی ئەو بەشەش تێدەگەم ئەو کەسانی کە تۆزێک کێشیان لەگەڵ بەشی دووەمەیە بەڵام یاریش خۆشە بەس نازانم لەو چ کاتی خۆی وەکو دڵخواستنی یاری خۆم لە زنجیری گارۆڤاری هەڵم بژاردێ ئۆکەی ئەو بزان نزیک بووینەوە ڕێن وەرە کرەیتۆس چێوە دەچی ئۆکەی هاتینە سەرەوە هاتینە خوارەوە بەخوای مەقسەدمەوە نەبوو بەس ئەها ئەستال بە بوخارەی دەتوانین بگەینەوە بەری لێرەش ئەوانە هەمووی ببڕین چەند جوان پێت دەرێ لێرەش بۆ حەبلێ دەچێت سەرێ دەیەکمانە لێو دەستەی بجوولێنی پێمێن وێ بیتن ئەکورە زۆر زۆر باشە ئەمە گارەگارەمان کرد لە ئۆندەی ئەوە چییە لە زەباڵی برا ئەکەی هاتنەوە نزیکمەنی زازانە se taca sin rumia, cala con tío tuż
کاوەێ ئەو پێسەیرە لەو یاری لە یارگارەواری بەگشتیەوەیە شوێنەکانی وا دروست کردیە ئالەسەس ئەو خودایارەوە دروستیاکرێت کە کەسەتان لێ ڕزگار بێت بەس تێناگەم لۆچە ڕێگای دەربازبوونیان بەو شێوازەتدانەیە ئایا بەش یەکەم بە سەرکەوتنەکانی گەلە قورس جارە مەرحەلەی لێیە لە ڤیدیۆیەکەش باسم کردیە زۆر زۆر قورسە زۆر زۆر ئەوێگە نەفرێک بەدوم کەتێ بە بەهێگەرە حەزینە زۆر لە پازدارانە ترسێمە تا ئێستاش وەرزان ناگەمێ ئۆکەی بە خەریک نەگەمێ ئەوانە دەبێت لە سێک دانم بەچی بەینەوە بەری لێوەری گرینەوە وەکو بەشی یەکەمە وای 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 وەرە ئەو بەری ژیر وەسەرکەوە ژیر وەرە ئەو بەری ژیر وەسەرکەوە یس ئۆکەی بەزمایە بەسەرکەوی ئێستا حاڵیان دەبی وەرە دەستەکەی بکەین ئەوەی بشتین وەرە دەستەکەی بکەین بەرزمان کاتەوە یعنی ئەوەکەمان دەرگایەکەمان بکاتەوە پێم وانە پێم وانییە ئەوەش بە ئاسانی بکرێ بەس دەبینی زین دیمەنی سینەمایەکەشان زۆر زۆر بۆ چگچکەیە لەوە چیە لە ناو بکنم درێتو زۆر گچکەی زۆر گچکەی خۆیەکی ئەڵم پیش بی کرەیتۆس درێتو تو دەوێری شکلی خۆت بەم پیشاندە وا لێ دەکەم ئەزێت پێشی نای ئاتلاسە پێویستە قەنەعەت بەم هەبێت زۆر شت گۆڕایە لە دوایین کاتێکمان بینی بەڵێ من هەوڵ دەدەم زیوسی بکوژم Kratos, still the arrogant and foolish warrior. دەری هەر وەکو پێشتر جەنگاوەرێکی گەمژەی هەرگیز نەگۆڕاوی.
And how do you plan to defeat the king of the gods? برێت چۆن By taking the پلانت blade of دایان Olympus back and driving it into Zeus's heart. It holds چۆن the پلانت power دایان once زیوسی بکوژی wielded دەڵێن as the god شمشێری of بڵێد و war. پیاسین وێناو The دڵی دەدەم blade of Olympus. I have not heard that name in many years. Since the end of the Great War. بەرە لەمێژە جێم لەو وشەی نەبووە Bloodlust and Blades power of Olympus. raged within ئەو Zeus. زیوس His desire to rule over mortals was intolerable to us. The war between the Titans and the Olympians forged the landscape of the mortal world. It was a war that we knew the Titans must win. ئەو ئەپلاسە ئەو شەڕی تایتنەکان و خوداکانی ئۆلۆمپسە If دەڵێ we lost, it would mean an end to the golden ها age ڕۆحەکەی of the ڕاکێشێ Titan rule. Peace and prosperity for mankind would be no more. بەڵام زیوس تەداخل دەکە و زیوس دەکا خوداکانی ئۆلۆمپس ببەنەوە ئەوەیە ئەو خوای دەریایەکەیە ناویسیان پۆسایدنە بەش سێمە ببینیم ئەوش هەی دیسە ڕۆحەکەی دەردێنی ڕۆحی تایتنی دەردێنی هەیدی ئەوەی ئاتڵاسی دەردێنی ئەو کردیە بەندەی خۆی ئەوە زیوس دیمەنی ڤیدیۆیەکەیان زۆر ڕاکیان The battle continued despite my capture. Then Dalej Zeus szaraka Herbert created a Dolan był. powerful weapon to end the Great War. A weapon forged from the heavens and the earth. ترانسپۆرتە The blade of Olympus. دەڵێت زیوس چەکەی دروست کرد بۆ کۆتایی هێنان بە شەڕەکەی چەکەوەندە بە قۆتە یەکسە کۆتایی بە شەڕەکەی دەینی تایتنەکان ناتوان ڕوبەڕووی خوداکانی ئۆلۆمپس ببنەوە لەگەڵ ئەو چەکەی ئەو شمشێری ئۆلۆمپسی زیوس ئەوە کرەیتۆس دەوێت بەو چەکەی زیوسی ناوبە Awoke in the torment of the underworld. دەرە لە ژێر زەوی بە خەبەرات To the darkest pits of Hades. I ناخۆشتی would شوێنی have هەیدیسیە destroyed Zeus if you had not put me here, slave of the gods. I no longer do the bidding of the gods. بەڵام هیچ کە یارمەتی خوداکان نادەم I have stomached ئەتڵاس the betrayal for the last دەرێ time. ئەم خیانەتم لێ Show me کرا the way to the sisters, and I will kill Zeus once and for all. دەرێ ڕێگایەکەم نیشان بدە بۆ ئەوەی بچمە زیوسی ئەوەکنا سستر سۆفێتی یارمەتی دەدەم زیوسی لێ نادەبم ئەوە ئەو پاوەرەی داینێ ئاتڵاس وەزان ئەوەی بەخۆت دەکەم ئەوە یەکە لەو پاوەرە فێڤریتەکانم What Gaia says is true, Ghost of Sparta. You are a powerful warrior and a worthy ally of the Titan. Then tell me how to find the temple of the Sisters of Fate. None, not even the Titan, know how to reach the Sisters' Temple. But it is said he who finds it will wield great power. I have given you the last of my magic, Spartan, and I will help you across the great chasm. But that is all I can offer. دەڵێ من دوایین جادوی خۆم پێدەی کە لە ژیان ماومە خۆ جادومان تازەوە گرت بەڵام دەڵێ منیش نازانم کەوا سستە زۆفەیت لەکوێنە تەنیا
جنگاوەر دەتوانانی بیدۆزێتەوە مەقسەدی یەکی کرەیتۆسیان دەڵێ مادەم گایە پشتگیریت دەکەم کەواتە ئەتوو کاتە تو دەبیە هاوکارێکی گەورەی ئێمە ئۆکێ ڕێنێرە و پارتەش بە کۆتا دەینم پێم وابی چیرۆکەی زۆر زۆر قوڵتر بۆ لەوەی کە بیرمی دەکردەوە بەڕام بە تایبەتی چیرۆکی زیوسی زۆر سەرنجڕاکێشە لە بەشی دووە تاڕانی پارتی داهاتوو بن یاخودلانە بڵایشم کردیتەوە کە دەکەم بینەریویچ من لایک سبسکرایب تکایە لە بیر نەکەن خوداتان لەگەڵ